دەشتێکی بەرین لە کفری بە شووتی چێنراوە. محێدین ئەمساڵ 10 نمیزەویەکەی لە دەشتی دوانزەی مام کردووەتە شووتی. چاوەڕێی ئەوە دەکات کەمتر لە 2 مانگی تر بەرهەمەکەی بچنێتەوە. جاران بەم شێوە شامیمان نەکردوە جەوەمان کرد. ئێستا عالەم زۆرتری گەڕاوە بۆ فەلاحەت ئەم شووتیە هینە وە قەترەی کەین لەژێر لایلوونە ئیتر ماوەیەتر لایەگەین دەڕۆشتر ئیتر هینەکە و ئەوا لە یەک و ئیتر بازارمان ئەکرێتەوە. ئێمە داواکەم لە حکوومەت کوردستان نییە ئانێگیان پێگەی شامێکەمان لە ئێران و با نییە شامی لەبەرەوە نییە بازارەکەمان نامێنێ ئەڕوا بۆ ئەلوەی جەبارە. ئیتر لە ئەلوەی جەبارە لە عیمارەوە لە نەجەفەوە لە کەربەلاوە لە شارەکانەوە تێن بووی خاستن دوانزەی مام شامی باش شارەکە پێتیە. جاران ئەم دەشت و خاک و ئاوا تەخت و بێبەرهەم بەجێڵرابوو. ئێستا جوتیاران گەڕاونەتەوە سەر خاکەکەیان، بەڵام پاڵپشتیان گەرەکە. ئەگەر بێت و دەعمان بکرێت کام بەرهەم ئەڵێن لە وڵاتان و دێت لێرە لا ئێمە بەرهەم دێت. وەکو سە بۆ نمونە بڵێن گەرمە شامی ئەگەر بێت و حکوومەت هاوکاریمان بکات کۆمەڵێ مادە و شتێمان داتێت بۆمان بکات مرەشەی ئەم شتانەمان بە گەرمە شامی بکەین لە لای ئێمە دەرەجەکەت. بەرهەمی ناو نایلۆن شێوازێکی تری کشت و کاڵ و چاندنی بەرووبوومە و ماوەیەکە لەم گەرمیانەدا دەستی پێکراوە. ئەندازیارێکی کشت و کاڵی گەرانتی سەرکەوتنی ئەم جۆرەی کشت و کاڵ دەکات. لەبەرەوەی کەش و هەوای ناوچەکەی ئێمەش زۆر لەبارە لەلای ئەوە کە ئێمە زوو پلەی گەرمە لای ئێمە زوو دەست پێکە لە دوای بەهار ئەمە یارمەتیتری جوتیارەکاندا بەرهەمەکەیان زوو بێتە بازارێکی باش بۆ خۆیان دروست ئەکەن بۆ ناوچەی سلێمانی بۆ هەروەها بۆ ناوەند و باشووری عێراقیش ئەم بەرهەمە ئەڕوا. یعنی ئەتوانم پێت بڵێم جوتیارەکان سوود دەبینن بەڵام ئەبێت دەعم بکرێ. ئەو دامە چۆنە حکوومەت پێشتر دامی کردووە یارمەتی جوتیاری داوە بەڵام بەبوونی قەیرانی دارایی وە چەند ساڵێکە دام ناکرێت. پێویستە حکوومەت بێتە سەر هێڵ دامیان بکرێ پاڵپشتێکی باشیان بکە بۆ ئەوەی ئەوان بتوانن ئەم جۆرە کشت و کاڵانە بۆ بەروبوومەکان ترش بەکاربێنن. زۆری نەماوە شووتیەکەی کفری پێبگات. جوتیاری کورد ساڵانە 100 تۆن لەم بەرهەمە دەخاتە بازارەوە و پێویستی هەرێم و عێراقیش پڕ دەکاتەوە. سامان کەریم کورد چاد نیوز کفری.